30 ساڵ بەسەر تەمەنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان تێدەپەڕێت. ئەم ڕێکخراوە لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا چەندین پرۆژەی تایبەتی بۆ خزمەتکردن و لەخۆگرتنی منداڵان و چارەسەرکردنی تەندروستیان لە ناوخۆی هەرێم و دەرەوە ئەنجام داوە و توانوێتی بەپێی سەردەمەکان خۆی ڕێک بخاتەوە و گۆڕانکاری بکات. دیارە 30 ساڵ لە تەمەنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان توانیوێتی چەندین پرۆژە و بەرنامە و گۆڕانکاری نەوعی جۆری بکات لە ژیانی مناڵانە. ئێستا توانم بڵم لە ڕێکخراوی منداڵپارێز زیاتر لە 1300 مناڵمان هەیە. ئەم مناڵانە ماگانە هاوکاریەکرێن. لە ساڵی 2005 کە تەندروستی بەرنامەی تەندروستی لە مناڵپارێز دامەزراوە کاری کردووە، زیاتر لە 5000 مناڵ تا ئێستا لە ڕێی مناڵپارێزەوە چارەسەر کراوە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ڕێگەی هەر یەک لە پرۆژەی ئارا و پرۆگرامی پاراستنی منداڵ و بەرنامەی گەشەپێدانی گەنجان بەردەوامە لە خزمەتکردنی ئەو منداڵانە و بەخشینی هیوا و ئومێد پێیان. ئەو نەخۆشخانەی هیوە ماوەی 8 ساڵی ڕابردوو ئیتر جۆری خزمەتگوزاریەکانمان لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بووە. خۆشبەختانە ئیتر ئەم ئامانجە پێکاوە، چونکە پێشتر لە نەخۆشخانە و لە هەموو عراق دیارە ئەم خزمەتگوزاریە نەبووە. مناڵپارێزی کوردستان لە ڕێگەی بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجانەوە برەویاوە بە بەهرە و تواناکانی گەنجان لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە سنتەرەکانی چالاکی گەنجانی دروست کردووە. پرۆگرامی پاراستنی مناڵ لە شارەکانی سلەیمانی، هەولێر، دۆک، کەرکووک کە لە دوو پرۆژەیە خۆی بینێتە پرۆژەی گرتنەخۆ و لەگەڵ پرۆژەی پاراستنی مناڵ. پرۆژی پاراستنی مناڵیش چەند پرۆژەیەکە لە شارەکانی سلەیمانی و هەولێر و دۆک و کەرکووکە هەیە. لە هەر یەک لە پارێزگاکانی هەولێر و دۆک و کەرکووک و چەندین شار و شارۆچکەی تر ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لەو ناوچانەش بەردەوامە لە خزمەتکردنی منداڵان. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە شاری هەولێر لە سێ پرۆژەی جیاواز خزمەتگوزاری پێشکەش منداڵان دەکات. پرۆژەی یەکەمیان بریتە لە پرۆژەی پاراستنی منداڵ یاخود بەرنامەی پاراستنی منداڵ. پرۆژەیشیان پرۆژەی منداڵی سەرشەقام و منداڵی کارکەرە، ئەو منداڵانەی کە لە مەترسیدان، و پرۆژەی دومیشان پرۆژەی دادوەری نێوجەوانان لەگەڵ چاکسازیەکان و هەروەها پرۆژەی ئەو منداڵانەی کە لەگەڵ دایکیان لە زیندانەکانی چاکسازین بەبێوەی هیچ بەریەکەوتنێکی یاسایان هەبێت. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ڕێکخراوێکی سربەخۆی ناحوکمی تایبەت بە منداڵانە و لە ساڵی 1991 لەلایەن خات و هێر و ئیبراهیم ئەحمەد و چەند کەسایەتیەکی خۆبەخشەوە بە دروشمی پاراستن و تەندروستی و پەروەردەی دروست دامەزراوە. لە سەرەتای دامەزراندنیشیەوە تا ئێستا هەزاران منداڵ و خێزان بەبێ جیاوازی سوودمەندی پرۆژەکانیان بوون. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.